ئێمە ساڵان کوردی و بیرکاری ئەخوێندرا دەرسەکانی تر هەمووی لاوەکی بوون. مناڵ لە پۆلی یەکە هەرگیز لە هەموو عالەمان نەبوو دوو زمان بخوێنێت. من نووسراومەوە وەزارەتی پەروەردەشت تا ئێستا وەڵامیان نایەوێتەوە. نابێ مناڵی پۆلی کوردی و ئینگلیزی بخوێنێت. ئەو مەکتەبە ئەهلیەکان جاری وایە. ئەوە هەر مەکتەبە ئەهلیەکان وا هەر دایک و باوکەش خەتایەتی ئەڵە بناڵەکان فێری زمانێکی تر بووە کەم هەر زۆر خراپە. من بەڵگەم بۆ هێناونەتەوە بۆ نمونە تۆ مناڵێکی پۆلی یەکە هێنی جارێ بە تەواوی فێری نووسین نەبووە. فێر نەبوو چۆن خۆی تەعامل لەگەڵ هەڵسوکەوت لەگەڵ ئەم هاوڕێیان لەگەڵ پۆلەکەیەکە لەولا تۆ ئینگلیزیشی بۆ هێناوە. کوردی لەسەرەوە بۆ خوارەوە لە ڕاستەوە بۆ چەپە کاتێک کە ئەنووسێت. ئاراستەی پیتەکان جیاوازە بەڵام تۆ لەولا ئینگلیزیت بۆ هێنا مامۆستا ئینگلیزی بە هەمان شێوە چیەکات کۆمەڵی زەخر لەم قوتابیەکە مناڵی پۆلێکە جارێ ئەم مناڵە تا تەمەنی 7 ساڵ و 8 ساڵیش چاوی ڕانا هیچ دکتۆری بۆی نەدەستکاری چاویش بکات. تۆ چاوی ماندووەکەیت سێ ڕیزی ئی بۆ نووسیدەوە لەسەرەوە بۆ خوارەوە لەولا مامۆستای کوردی پیتی وی یاوە لەسەرەوە بۆ خوارەوە سێ ڕیز. ئەم مناڵ نازانێت ئەمە وووە یا یە بەچ لایەکە بنووسێ ڕاستە ئەکرێ لە پۆلیسیا بەس لە پۆلی یەک و دووە قەت ناکرێ ئینگلیزی بخوێنێت. ئێستا مناڵ وا لێکرێت لە پۆلی یەکە هەر لە پۆلی و ڕقی لە قوتابخانە بێت چونکە فێر نەبووە مناڵێکە یاری کردووە و خۆش گوزەران بوو و نازی دایک و باوکی هەبوو. من لەگەڵ مناڵە دانیشتوم کە لە مەکتەبە ئەهلیەکانیش بووە بەشێتیان سەعات 9 شەو بن و بەڵام ئەمنیان ئەرگاوە تێ سەعات 9 و 10 و 11 شەویش تەواو نابێت.